بەڵێ سڵاوتان لێبێت بینێرانی زاری کرمانجی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانی لە سەنتەری قەزای ناوەندی سۆران تا دێت بانگەشەی هەڵبژاردن گەرمتر دەبێت بەتایبەتی لە شەوان لە سنووری داری سەربەخۆی سۆرانیش ئەوەی لە دیمەنەکان دیارە بانگەشەی هەڵبژاردنە بەشێکی زۆر لە بانگەشەکاران بە دروشمی جیاواز و جۆرا و جۆر تا دێت بانگەشەکە گەرمتر دەبێت و ژمارێکی زۆر لە هاوڵاتیان و هاوکات دانیشتوانی سنووری قەزاکانی دارە سەربەخۆی سۆران لە سنتەری قەزای ناوەندی سۆران بانگەشەی هەڵبژاردن دەکەن. ئەوەی جیاوازە لە بانگەشەی شەوانی دیکە بانگەشەکاران بە دروشمی جیاواز و بە ئاپۆڕای جەماوەری بانگەشە دەکەن و هاوکات ئەمڕۆ لە بەشێکی زۆر لە قەزا و ناحیەکانی دارەی سەربەخۆی سۆران بانگەشەی هەڵبژاردن بەڕێوە چوو. فقط ئەمێت ئاماژە بۆ بکەم شەقامی کاوا کە بە شەقامی هەریق ناسراوە لە سنووری دارەی سەربەخۆی سۆران بانگەشەکاران ئەم شەو بە جیاواز لە شەوانی دیکە لە تەواوی دوو سایدی شەقامی هەریق بانگەشە دەکەن و بەشێکی زۆر لەو بانگەشەکارانش بانگەشە بۆ کاندیدانی پارتولانە سیاسەکانەکەن لە سنووری دارەی سەربەخۆی سۆران. ئەوەی دیارە لە سنووری دارەی سەربەخۆی سۆران و ئەوەی کە کۆمیسیۆن وادەی کۆمیسیۆن کە دیاری کردووە بیستی ئەم مانگە هەڵبژاردننی گشتی لە هەرێمی کوردستان بەڕێوەچێت تا دێت بانگەشەکاران بانگەشەی جیاواز و جۆرا و جۆر و هاوکات بانگەشە گەرم و گوڕی زیاتری بەخۆ دەبینێت. ژمارێکی زۆر لە گەنج و لاو و هاوکات ژمارەیەکی دیکە لە بەشی دیکەکە لە دیمەنەکان دیارە ئافرەتانیش بەشدارن لەم بانگەشەیەکە لە سنووری دارەی سەربەخۆی سۆران دەکرێت. ئەوەی لە دیمەنەکان دیارە بانگەشەیەکی جیاواز و جۆرا و جۆرە و هاوکات لە دوو سایدی هەریق لە هەردوو دیوی شەقامەکە بانگەشەی تێدا ئەنجامەدرێت و بەڵێ بانگەشەکردن بۆ لانگرانی پارتولانە سیاسەکان لە سنووری دارەی سەربەخۆی سۆران و لە قەزەکانی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران بەردەوامی هەیە. شەقامی هەریقیش یەکێکە لەو شەقامانەیە کە بانگەشەیەکی گەرم و گوڕی پێوە دەکرێت و شەوان بە درێژایی ئەم شەقامە بە هەردوو دیوی شەقامەکە هاوڵاتیان و بانگەشەکاران بانگەشە بۆ پارتەکان دەکەن بە تایبەتی لە سنووری دارەی سەربەخۆی سۆران پارتولانە سیاسەکانی بەشدار بۆ پۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان بەشێکی زۆر لە بەربژێرانی ئەمجارە لە سنووری دارەی سەربەخۆی سۆران و هاوکات تا دێت ڕۆژ بە ڕۆژ بانگەشە گەرمتر دەبێت و ئەوەی جیاوازە بەهۆی بوونی دەوام لە ڕۆژدا کە بانگەشە بە شێوەیەکی سستی دەکرێت بەڵام بە تایبەتی لە شەواندا بۆ پێیکە هاوڵاتیان لە ماڵەوە و تا دێنە سەر شەقام و بانگەشەی جیاواز و جۆرا جۆر دەکەن. لە سنووری دارەی سەربەخۆی سۆران دەیان کاندید بۆ پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان خۆیان بربژێر کردووە و شەوان لە ناو گەنجاندا دەبن و هاوکات گەنجانیش پاڵپشتی خۆیان بۆ تەواوی کاندیدەکانی سنووری دارەی سەربەخۆی سۆران بەرز دەنرخێن و هاوکات جیا لەوەش لە سنووری دارەی سەربەخۆی سۆران ئەمڕۆ بەشێکی زۆر لە ناوچە جیاوازەکان بانگەشەی تێدا ئەنجام درات و بەپێی وادەی کۆمیسیۆنیش لە هەفتەی ئەم مانگە هەژدەی ئەم مانگە هەڵبژاردنی تایبەت دەکرێت و لە 20 مانگیش هەڵبژاردنی گشتی بەڕێوە چێت.